بەناوی خوای گەورە و میهرەبان قوتابیان و خوێندکارانی خۆشەویستم بە پشتیوانی خوای گەورە جارێشتر بەیەک گەیشتنەوە لە شاشە جوانەکەی تەلەڤیزیۆنی پەروەردەی بۆ تەواوکردنی ئەو بابەتانێکە لە جوگرافیای ئابووری پۆلی 12 وێژەیی ئینشاڵڵا دەست پێ دەکەین و تەواوی دەکەین. ئێمە ئەگەر بابەتی ئەو ڕۆمان ئەوەی کە باز دەکەین، ئەمە لە دەرسی پێشتر سەرەتاکەی بەشی سێممان باس کرد کە بەشی سێم پێکاتوە لە سامانی ئاژەڵ. تەمان سامانی ئاژەڵ گوتمان لە سێ کۆمەڵی سەرەکی پێکاتیە، دواتر سامانی ئاژەڵ چۆن بەشداری لە ئابووری جیهانیدا دەکاتن. بابەتی ئەوڕۆ دێنە سەر ئەوەی کە دابشکردنی جوگرافیایی سامانی ئاژەڵ باز دەکەین. تەمان لە دابشکردنی جوگرافی ئێمە دێنە سەر زۆری ئاژەڵەکان. زۆری ئاژەڵەکان لە ڕووی گرنگیەوە یەک بە دوای یەک دێنە سەری باستێک کە تەمان ئاژەڵەکانمان بە شێوەی گشتی مانگامان هەیە، ببورن مەڕمان هەیە، هەروەها بزنمان هەیە، بەرازمان هەیە، گامێشمان هەیە، لەگەڵ ئاژەڵەکانی کارکردنمان هەیە. ئەوانە بە هەمان شێوە گوتمان یەک بە دوای یەک وردە وردە دێنە سەری باسی دەکەین. لە ئاژەڵی یەکەمەوە ئێمە ئەگەر دەستی پێکەین مانگا یان هەندێک جاران پێشی دەگوترێ ڕەشەوڵاغ. ڕەشەوڵاغ مەبەستمان ئاژەڵە گەورەکانە کە مانگا و هاوشێوەکانی زیاتر دەگرتەوە. بەڵام ئێمە گوتمان کە دەڵێن مانگا لەو ئاژەڵانەیە کە بە زۆری لەکوێ بەخێو دەکرێتن، لە ناوچە گەرمەکان و ناوچە مام ناوەندیە مەیلاو ساردەکان. تەمان ئەوەیان تەرکیزی باشی لەسەر بکە، چونکە زۆری ئەو ئاو هەوایەیە کە مانگا بە شێوەی گشتی لی بەخێو دەکرێتن. وەکووە کە دواتر دێنە سەری باسی دەکەین، مانگا لە ڕووە ئابوووریەکەیەوە ئەگەر ئێمە سەیری بکەین تەمەشا دەکەین چەند گرنگیەکی زۆر تایبەتی هەیە. لەوانە بۆ بەرهەمی شیرەکەی، بۆ گۆشتەکەی، بۆ پێستەکەی، حتا لێرە کە باز نەکرای وەکو پاشەڕۆکەشی وەکو پینێک لە بۆ کشت و کاڵکردن دەتوانرێ بەکار بهێنرێتن. وە بە هەمان شێوە لە هەندێک ناوچەی کشت و کاڵی بژێوی دەتوانرێتن وەکو ئاژەڵێکی کارکردن سوودی لەوە بژیرێتن. ژمارەکەی لە ساڵی 2014 تەڵەبە زۆردار پرسیار دەکا مامۆستا ئەو ژمارانە گرینگە؟ بەڵێ گرینگە، بەڵام کەمتر سوودی لێوەردەگیرێتن لە بۆ هاتنەوەی وەکو پرسیارێکی وزاری لە بەکەلۆریا لەبەرچی لەبەرەوەی ژمارەکە زۆر درێژە. مەسەلەن 148 21 44 ئەگەر ئەو هاوردە وردە ژمارەکان لۆی کە زەبتی بکەی ملیۆن سەر. بایەخە ئابوووریەکەی بابزانین چیە هی مانگا؟ بایەخی ئابووری مانگا ئەوەیە کە سەرچاوەیەکی بنچینەیە بۆ مرۆڤ لە چی؟ لە گۆشت، پێستە، بەرهەمی سپیایی. یعنی ئەوە مەبەستەکانی زیاتر مەبەستە سەرەکیەکانی بەخێوکردنی مانگایە کە بۆ ئەو سێ مەبەستە سەرەکیە دەتواندرێ سوودی لێوەربژیرێ لەگەڵ سوود وەرگرتن بۆچی؟ بۆ بەکارهێنانی بۆ کارپێکردن. تەمان بۆ کارپێکردن وەکو گوتمان لە هەندێک شوێنی جیهاندا کاوانەی کە شێوازی کشت و کاڵی زیاتر بژێوی پەیڕەو دەکەن لەو ناوچانە دەتواندرێ سوودی لێوەربژیرێتن. باشە، لە هەموو شێوەکانی کشت و کاڵ، هەموو شێوەکانی کە شێوەکانی کشت و کاڵ بە شێوەی گشتی لە بەشی دووەمەوە زیاتر ئێمە باسی دەکەین، ئەم بژێوی بیتن بازرگانی بیتن، لە بژێوی و بازرگانیەکانش بە جۆرە تایبەتەکانیەوە هەریەکە و چەند لە قۆپۆپێکی دەدەبتەوە. بە تەقریبی لە هەموو شێوەکانی کشت و کاڵ مانگا بەدی دەکرێتن. یعنی مانگا بەخێو دەکرێت، مانگا هەیە، مانگا سوودی لێوەردەگیرێتن. بەڵام لە بۆ ئەو مەبەستانەی کە باسمان کرد پێشتر، گۆشتەکەی، پێستەکەی، هەروەها بەرهەمی شیرەکەی یان بۆ کارکردن بۆ یەکێک لەوانە یان بۆ چەند بەشێک لەوانە دەتوانرێ سوودی لێوەربژێت. لە ناوچەی بەرهەمێنانی سپیاوی دەردەکەویتن کە دەڵێن ناوچەی بەرهەمێنانی سپیایی واتە ئەو ناوچەیە کە گونجایە ئاژەڵ تێیدا بەخێو دەکرێت زیاتر مەبەستە سەرەکیەکەی لە بۆ بەرهەمێنانی شیر و بەرهەمە شیرەمەنیەکان دەتوانرێ سوودی لێوەربژیرێتن. باشە، دەڵێن
لە ناوچەکانی بەرهەمێنانی سپیایی دەردەکەویتن باشە دەتوانین وەکو پرسیاریشی لێبێتن چونکە ئەوەیان زۆر گرینگە هەر لە تەمەنی 2 ساڵی شیر دەداتن. مامۆستا ئەرێ پێشتر شیر نادا دواتر تەوان هەتا وەکو تەمەنی چەندی تەمەنی 15 ساڵی ئەدی مامۆستا لە پاش 12 ساڵی شیر نادا بەڵێ دەیداتن بەڵام کە دەڵێن 2 ساڵ بۆ 15 ساڵ واتە ئەو تەمەنەی کە مانگا بە تاقەی تەواوی خۆیەوە دەتوانیتن شیر بداتن. طبعاً لەگەڵ بوونی خۆراکی تایبەت و ئالیکی تایبەتی پڕ بە پێز کە بتوانێتن بڕی ئەو شیرەمان بداتێکە لەو ماوەی نێوان 2 ساڵی هەتاوەکو 15 ساڵی. باشە لە ناوچەی لە وەرگا بازرگانیەکانیش لە وەرگای بازرگانی واتە و لە وەرگانەی کە مەبەستی سەرەکی لێی بژێوی نییە بەڵکو بازرگانیە. فەرقی بژێوی و بازرگانیش ئەوەیە بژێوی زیاتر پڕکردنەوەی پێداویستیەکانی کشتیارەکە یعنی جوتیارەکە خۆی و خێزانەکەی بەڵام لە بازرگانی بەرهەم لە پێداویستی بەرهەمهێنەکە یعنی کشتیارەکە زیاترە و بەشێکی زۆریشی بازرگانی پێ دەکە یعنی هەناردەی دەکاتن کڕین و فرۆشتنی پێ دەکاتن. باشە لە ناوچەی لە وەرگا بازرگانیەکانیش لە تەمەنی 2 ساڵی بۆ گۆشتەکەی سەری دەبڕن یعنی سوودی لێوەردەگیرێ. ئایا مامۆستا پێش 2 ساڵی ناکرێ یان دوای 2 ساڵی ناکرێ بەڵێ دەکرێتن بەڵام کە دەڵێن 2 ساڵی گۆشتەکەی تەواو پێگەیشتە و ئەها چۆن دەڵێ گۆشتێکی پیر و چیر و ناخۆش نییە و لە پێش لەوە لە دوای 2 ساڵی بەڵام لە پێش 2 ساڵیەکەش هێشتان گۆشتەکەی لە توانای گەشەکردنی هەیە تەواو پێنەگەیشتە بۆیە دەڵێن هەر لە تەمەنی 2 ساڵیەوە مانگا بۆ گۆشتەکەی سەر یادی دەتوانێت سوودی لۆر بگیرێتن و سەری ببردرێتن. پرسیارێکمان هەیە لە هیندستان کە بە یەکەم وڵات دادەندرێتن لە ڕووی مانگا زۆریەوە لە ڕووی ژمارەی مانگاوە. پرسیارەکەمان هیندستان یەکەم دەوڵەتە یەکەم دەوڵەتە ئەگەر پرسیارت لە بۆ بێتەوە لە ڕووی ژمارەوە بە پلەی یەکەمی جیهانی دێتن تۆ دەڵێی هیندستان. باشە یان هیندستان دێت بە پلەی چەندەمی جیهانی لە ڕووی ژمارەی زۆری مانگاوە دەڵێی پلەی یەکەمی جیهانی. بەڵام لەگەڵ ئەوەشدا پایەکی گرنگی ئابووری لە ژیانی ئابووریدا نییە یعنی لەلایەنی ئابووریەوە سوودی باشی لێوەر نەگیرە یان سوودی تەواوی لێوەر نەگیرە. هۆکارەکەی چییە؟ لێرە لە وەڵامەکەی دیاریماکەی دەڵێن چونکە هیندۆسەکان کە دەکرێت زۆرینە و یان بەشی زۆری هیندستان بگرێتەوە بە چاوێکی پیرۆز سەیری دەکەن. سەیری چ دەکەن؟ سەیری مانگا دەکەن. مانگا لای ئەوان مقەدەسە پیرۆزە بۆیە کاتێک کە پیرۆز بێ و مقەدەس بێ بێگومان سوود لە گۆشت و شیر و لە پێستەکەی و لەوانە وەرناگیرێتن. بۆیتە ئەوەی کە لەبەر ئەوە مانگای لاواز و کەمشیر زۆر بووە یعنی ببورن لە بەکارهێنانی ئەو وشەیە مانگای بەڕەڵا زۆر بووە و سوودیشی لێوەرناگیرێ. بێگومان مانگاش ئەگەر خزمەت نەکرێ و ئالیکی بە پێزی نەدرێتێ و لە ڕووی تەندروستیەوە چاودێری نەکرێتن بێگومان نەگۆشتەکەی زۆر باش دەبیتن نەشیرەکەی زۆر باش دەبیتن و لە ڕووی تەندروستیشەوە زۆر باش نابیتن. باشە کەواتە توانای کارکردنیشیان بەو ڕێژە باشە و زۆرە نابیتن بۆیە دەڵێن توانای کارکردنیشیان کەمە. لە دوای هیندستان چێمان هەیە؟ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکامان هەیە کە بە پلەی دووەم دێتن لە نێوان وڵاتانی جیهانی لە ڕووی ژمارەی مانگاوە. بەڵام ئەگەر لە ڕووی بازرگانیەکەەوە تەمەشای بکەین هەرچەندە ئەوە فەرز نییە لە بۆتان کە بیزانن بەڵام هەر بۆ معلوماتی خۆتان لە ڕووی بازرگانیەوە گە سەیری بکەین ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەبتە پلەی یەکەم چونکە گوتمانی هیندستان لەبەرەوەی هیندۆسەکان بە چاوەکی پیرۆز تەمەشای دەکەن کەواتە سوود و کەڵک لە ئاژەڵی مانگا وەرناگیرێتن. باشە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بابزانین ئەو شوێنانەی کە لی بەخێو دەکرێت
چێن دوو یعنی لە بۆ گۆشت لە ناوچەیەک و لە بۆ بەرهەمی شیریش بە هەمان شێوە لە ناوچێشتکە بەخێو دەکرێتن. ئەگەر تەمەشا بکەین دەبینین کە لە بۆ بەرهەمی شیر هەر لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە بەشەکانی باکووری خۆرهەڵاتی بەخێو دەکرێت کە ئاوهەواکەی چۆنە شێدار و مەیلە و ساردا بۆ بەخێوکردنی مانگای شیر دەشێتن. تەمەشا بکە لەوانەیە بیر بکەوە مامۆستا ئەو ئاوهەوایە پەیوەندێکی بە شیر وهەیە. زۆر جار ئێمە بە لە بۆ قوتابی و خوێندکارە خۆشەویستەکان باسی دەکەین کە پێکهاتەی یان زۆرینەی پێکهاتەی شیر بەشی زۆری ئاوە. ئەگەر ئاوهەواکەی بەو جۆرە نەبوو، شێدار نەبوو، مەیلە و سارد نەبوو، کەواتە دەبێت گەرم و وشک بیتن پێچەوانەکەی. ئەو کاتە بە هەڵمبوون لە لەشی ئاژەڵەکە زۆر دەبیتن کە بە هەڵمبوونیش لە لەشی ئاژەڵەکە زۆر بوو کەواتە بڕی ئەو شیرەی کە دەستمان دەکەوی بڕێکی زۆر کەم دەبیتن. باشە بۆیە دەڵێن ئەو ناوچەی کە لە بۆ مانگای شیردەر گونجاوە ئاوهەواکەی پێویستە شێدار و مەیلە و سارد بیتن. بەڵام لە ناوچەی لە وەرگاکانی خۆر ئاوای ناوەند لە نێو چێن دەرێ ئەوە تەرکیزی لەسەر بکات دەڵێن لە ناو پوش و پاوانەکاندا لۆی کە پێی بناسیەوە مانگا بۆ گۆشتەکەی بەخێو دەکرێتن کە دەڵێن پوش و پاوان لێرە ئاوهەواکەی وەکو ناوچەی یەکەم نییە، یعنی مەیلا و گەرم و وشکە کەواتە لە بۆ چ بەخێو دەکرێت زیاتر لە بۆ گۆشتەکەی بەخێو دەکرێت. باشە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا چەند شتێکیان کردیە لەوەی کە شێوەیەکی بازرگانی باش وەربگریتن، ینی باشتر سوود لە مانگا وەربژیرێتن. لەوانە چیان کردیە؟ ڕێخستنی لە وەرگیان کردیەوە بایەخی چاچیان دایتیە، چیان کردیە لە ئەو بایەخە چاکە هەر چوار دەوریان تەلبەند کردیە. تەلبەند چیە؟ یعنی هەان سیمکردن لە چواردەوری ئەو شوێنەی کە مانگاکەی لێ بەخێو دەکرێت لە وەرگاکان. باشە لە توانای لە وەرگەکە و توانیتیان ڕێکی بخەن لە وەرگاکە. هەروەها خاڵێکی دیکە لەو ئیشە باشانەی کە کردیتیان لە پێناو بەخێوکردنی مانگا بیری ئاویان بۆ لێدایە بۆی کە ئاویان هەبیتن و سەرچاوی ئاوی هەمیشەیان هەبیتن. ڕێگەی ئاسنینیان بۆ ڕاکێشاومە بەسمان هێڵی شەمەندەفەر قیتار لەبەرەوەی ئەوان بە پیشەیەکی بازرگانی دایدەنێن. ئەوە پیشەی بازرگانیش ئەگەر ڕێگای هاتوچۆی باش و چاچی نەبیتن کەواتە لە دۆخی بازرگانی نامینێتەوە، دەبیتە دۆخێکی بژێوی. بۆیە ڕێگای ئاسنیان بۆ ڕاکێشایە بۆ بەستنەوەی ناوچەی بەخێوکردنی مانگا بە چێن دەرێ؟ بە بازاڕی بەرهەمەکانی. چونکە تۆ گەر مانگا بەخێو دەکەی لەوانەیە گۆشتت دەست دەکەویتن، باشە پێستت دەست دەکەویتن، بەرهەمی شیرت دەبیتن بەردەوام. پێویست بەوە دەکاتن ڕێگایکی باش و چاک و هەرزان تا ڕادەیەک هەبیتن بۆی ئەو بەرهەمانە بکەینە بازاڕی بەرهەمەکەی. کۆمەڵێک مانگای چاک بەخێو دەکەن. تەبعا مانگا چاکەکان زۆریان زۆرە، هۆڵشتاین، چرس، فریزیەن، ئیتر زۆرا و زۆریان هەیە. ئەوان چ دەکەن؟ ناچن هەر جۆرە مانگایەکی بەخێو بکەن، چونکە شێوەیەکی بازرگانیە چاوەڕێ ئەوە دەکەم بەرهەمێکی باشیان نەبیتن بۆیە تەنها مانگا جۆرە باشەکان بەخێو دەکەن کە گۆشتێکی زۆر، شیرێکی باش، هەروەها پێستێکی چاچیان هەبیتن. باشە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا یان بەرهەمی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە گۆشت کایە ئەوە زۆر تەرکیزی لەسەر بکەن لە گۆشت 5-1 لە گۆشت، یعنی بەرهەمی گۆشتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە چاو وڵاتانی جیهان 5-1، یعنی 1/5. یعنی چ بێتەوە لە پرسیار بڵێ 5-1 یان بڵێ 1/5. هەندێک جار تەڵەبە لی تێک دەچیتن مامۆستا یعنی 5/1 نەخێر بابە نابی، عادەت وایە یان پەسند و ڕاستیەکە ئەوەیە کە ژمارە بچووکەکە لەسەرەوە
ژمارە گەورەکە لە خوارەوە ئەوە 5-1 بە نمونە دەڵێن 6-1 یان 4-1 4-1 چیە؟ یەک لەسەر 4 یعنی 1 بەش لە 4 بەش ئەوەیان کە دەڵێنی گۆشتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە چاو وڵاتانی جیهان 1 لە 5 وڵاتانی جیهان پێک دەینیتن لە چی؟ لە بەرهەمی گۆشت. باشە هەرچەندە لە ڕووی ژمارەوە چەندە؟ دەڵێن لە ڕووی ژمارەوە دەیەکە دەیەکی جیهان پێک دەینیتن لە ڕووی ژمارەوە 1 یعنی ئەگەر 10 مانگامان هەبی لە جیهان یەکەچیان لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە یان ئەگەر ڕێژەکە دابەش بکەین لە 1 لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ڕووی ژمارەوە دیسانەکە ئەوەش وەکو گوتمان تەرکیزی باشی لەسەر بکەن ئەوە یەکەمیان 5-1ەکە ئەوە لە گۆشتە بەرهەمی گۆشت بەڵام لە ڕووی ژمارەی مانگاوە گوتمان لە چاو جیهان 1 یعنی چ بڵێن 1 یان هەمان شتە بڵێن 1 لەسەر 10 ئەوە هەر لە بۆ زانیاریتان. باشە مانگا باخێکی گرنگی هەیە لە ئابووری بەرازیل جاوە ویلایەتە یەکگرتووەکانمان ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکامان تێپەڕان دەینە سەر چیە؟ لە بەرازیل دەکەوێتە چیە؟ ئەمە دەزانین کە دەکەوێتە ئەمریکای باشوور یەکێکە لە وڵاتە ڕووبەر زۆر گەورەکان کە لەوێش بە هەمان شێوە بابزانین لە ڕووی بەخێوکردنی مانگا و سوود وەرگرتن لە مانگا چۆنە. مەسەلەن دەڵێن باخێکی گرنگی هەیە لە چی؟ لە ئابووری بەرازیل وڵاتی بەرازیل. باشە خاوەنی نزیکەی نیوە ئێمە دەزانین کە چ بڵێن نیوە یان 1 لەسەر 5 طبعاً بە جۆرێشکەش دەتواندرێ بنووسرێتن 0.5 ئەوەش دەبیتن بەڵام بە شێوە گشتەکەی خاوەنی نزیکەی نیوەی چییە؟ نیوەی مانگای کیشوەری ئەمریکای باشوورە. ئێمە دەزانین ئەمریکای باشوور وەکو کیشوەرێک جا بەرازیل بەتەنها نزیکەی نیوەی سەرجەمی مانگای کیشوەرەکە لە بەرازیلە. باشە لە بەرازیل مانگا بۆ گۆشت لە بۆ گۆشتەکەی پشت بە چ دەبەستیتن بابزانین چونکە لە جیهاندا پشت بەستن بە مەبەستمان ئەو ئالیکەی ئەو خواردنەی کە دەیدرێتی هەندێک ئەو ئالیکەی لە دەرەوەی چێلگەوە لە بۆ دێ هەندێکیان لە ناو چێلگەوە لۆی بەرهەم دەینن هەندێکیان پشت بە گژوجیای سروشتی دەبەستیتن بەڵام بابزانین بەرازیل مانگا بۆ گۆشت پشت بە گژوجیا خولگەییەکانی بانی بەرازیل دەبەستیتن گژوجیای خولگەی کە دەڵێن خولگەیی واتە گژوجیا درێژەکان لە جۆری ساڤانە چونکە ئێمە دوو جۆر گژوجیامان هەیە بە شێوەی گشتی جۆرێکیان هەیە ستێپس کە گژوجیای کورتە زیاتر لە بۆ مەڕ و ماڵات یعنی مەڕ و بزن و ئەوانەی هاوشێوە قەبارەکانی ئەوەن بەڵام ساڤانە زیاتر بۆ مانگا و ڕەشەوڵاغ و ئەوانە دەتواندرێت سوودی لێ وەربگیرێن بۆیە دەڵێن پشت بە چ دەبەستیتن بە گژوجیا خولگەییەکانی بانی بەرازیل دەبەستیتن. باشە بەڵام مانگای شیردەر ئەوە لە بۆ چ بوو؟ لە بۆ گۆشت گۆتمان لەبیر نەکەی لە بەرازیل پشت بە گژوجیا خولگەییەکانی بانی بەرازیل دەبەستی بەڵام مانگای شیردەر واتە لە بۆ شیر لە باشووری وڵات باشووری وڵات بەخێو دەکرێتن لە باشووری وڵات بەخێو دەکرێت. باشە کۆسبەکانی طبعاً هیچ شتێک یان هیچ پیشەیە کاسبیەک بێ کۆسب نییە. ئێمە گەر تەمەشا بکەین لە بەرازیل کۆمەڵێک کۆسمان هەیە لە بەخێوکردنی مانگا لەوانە
کۆسپەکانی بەردەم بە خێوکردنی مانگا خاڵی یەکەم بڵاوبوونەوەی جۆرە مانگای خراپ، یعنی هەموو مانگایەکان لە جۆرە باشەکەنی. ئێمە گوتمان پیشەکە پیشەیەکی بازرگانی وا تەمەشای دەکەین، بۆیە ئەگەر مانگای خراپ هەبیتن، خراپ لە ڕووی چی؟ لە ڕووی شیرەوە، لە ڕووی قەبارەوە، لە ڕووی گۆشتەوە، لە ڕووی توانای کارکردنیەوە، لە ڕووی پێستەکەیەوە، خراپ لەوانە. ئەوە یەکێکە لە گرفتەکانی یان کۆسپەکانی بەردەم بە خێوکردنی مانگا لە بەرازیل. خاڵی دووەم، کەمی ئاو لە هەندێک وەرزدا. ئاژەڵە و پێویستی بە ئاو هەیە بۆ خۆراکی، بۆی ژیانی بەردەوام بیتن و بۆ سەوزبوونی ئەو گژ و جیهانەی کە پێویستە وەکو ئالیک لە بۆ ئاژەڵەکە سوودی لێ وەردەگیرێ. سێمیان نەبوونی ڕێگاوبانی تەواو، چونکە مادەم پیشەیەکی بازرگانیە بەرهەمەکانی پێویستە بگەنرێتە بازار، بەڵام ئەگەر ڕێگایەکی تەواو و باشی نەبیتن کە بتوانرێتن لە ماوەی ساڵەکە بە کاملی بەکاربهێنرێتن، کەواتە ئەوەش یەکێشکەیە لە کۆسپەکان لە بەخێوکردنی مانگا لەکوێ گوتمان لە بەرازیل. چارەم، خراپی زۆری گژوجیا. ئێمە کە دەڵێن گژوجیا بە شێوەی گشتی دوو جۆرمان هەیە، ساڤانە و ئەستێپس، بەڵام خۆ لە ناو ئەواندا هەموو جۆرە گژوجیایەکان باش نین، واتە خۆراکی بە پێزیان تێدا نیە. بۆیە خراپی زۆری گژوجیاش یەکێکە لە کۆسپەکانی بەردەم بە خێوکردنی مانگا لە بەرازیل. خاڵی پێنجەم، زۆری مێش و مەگەز. ئەو مێش و مەگەزانەی کە هۆکارێکن هەندێک جاران لە گواستنەوەی نەخۆشیەکان یان نەقڵکردنی ڤایرۆس لە ئاژەڵێکەوە کە نەخۆش بێتن بۆ ئاژەڵێشتکە کە دەبێتە هۆی بڵاوبوونەوەی نەخۆشی لە ناوچەیەکی دیاریکرا، واتە نەخۆشە گوێزراوەکان لە ئاژەڵ بۆ ئاژەڵ یان لە مرۆڤ بۆ ئاژەڵ، لە ئاژەڵ بۆ مرۆڤ، بەشی زۆر جار هەیە دەبینین مێش و مەگەزەکان دەوریان تێدا هەیە. ئەوانە بە شێوەی گشتیەوە پێنج خاڵە کە کورتوپوختمان کردیە کۆسپەکانی بەردەم بە خێوکردنی مانگایە لە بەرازیل. بەرازیلمان تەواو کرد دێینە سەر وڵاتی چین، دواتر ئەرجەنتین. چین چاو گچکۆکەکان تەمانەوە لەو خۆشیوە مانگۆرە گەرنا وڵاتێکی عەزیمە بەڕاستی لە زۆر بواری ژیاندا، لە ڕووی شارستانیەت و کەلتور و بە هەمان شێوە لە ڕووی بەرهەمهێنان، لە ڕووی پیشەسازیەوە و لە ڕووی ئاژەڵداریشەوە لێرانە دەبینین یەکێکە لە وڵاتانەی کە ڕۆڵێکی گەورەی هەیە. باشە، چین دەڵێن لە دوای ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە دێ لە ڕووی چی؟ مانگا زۆریەوە، یعنی لە ڕووی ژمارەوە. چین لە دوای چێ دێ؟ وڵاتی چین، چاینا لە دوای ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دێتن لە ڕووی مانگا زۆری، واتە لە ڕووی ژمارەوە. بەڵام جیاوازی هەیە لەوەی چین. لە چین گوتمان ئەسایمەی ئەمریکا باسمان کرد، دوو مەبەستی سەرەکی بوو، گۆشت لە ناوچەیەکی دیاریکراو و بەرهەمی شیر لە ناوچەیەکی دیاریکراوە، واتە گۆشت و بەرهەمی شیر هەموو بەستەکانی لە بەخێوکردن لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ دوو مەبەستە سەرەکیە بوو. بەڵام لە چین زیاتر بۆ مەبەستی چییە بەکاردێ؟ کاری چێلگا. مانای ئەوە نییە گۆشتە کەشی ناخۆن، بەڵێ ئەویش هەیە. مانای ئەوە نییە سوود لە شیرەکەی وەرناگری، بەڵێ ئەویش هەیە. بەڵام بە شێوە گشتیەکەی مەبەستەکە چییە؟ کاری چێلگا. بۆ کارکردن لە چێلگا بەکاردێنرێت. تەمان بۆ کارکردن لە چێلگە وەکو چی؟ هەندێک جاران وەکو ترەکتەر بە نمونە لە بۆ چێڵان بەکاردێ، یان لە بۆ گواستنەوەی بەرهەمەکان دەتوانرێ سوودی لێ وەربگیرێتن. هەر وەکو ناوچەکانی تری چێن دەرێ باشووری خۆرهەڵاتی ئاسیا کە ناوچەی ئابووری بژێوین. ئابووریەکان لە جۆری بژێویە، زیاتر ئەو ئابووریە بژێویش دەکەوتە چ ناوچەیەک؟ ناوچەکانی باشووری خۆرهەڵاتی. زۆر جار تەڵەبە لەوەش پرسیاری هەیە، مامۆستا برێن خۆرهەڵات یان برێن ڕۆژهەڵات بە نمونە، بڵێن خۆر ئاوا یان برێن ڕۆژ ئاوا، فەرق ناکات، تەنها ئەوە بەکارهێنانێکی زمانەوانی و مستەڵەحیە، هیچی تر نییە. باشە، کەواتە گوتمان بۆ کاری چێلگا وەکو ئەوەی کە لە ناوچەکانی باشووری خۆرهەڵاتی ئاسیا
کە چین و هیند و تایلەند و میانمار و فلیپین و ئەو وڵاتانی دەوروبەری ئەوێن دەرێن. من زۆر جار دەڵێم چین و جەماعەتەکەی دەوروبەری ئەوە دەکەونە ناوچەکانی باشووری و خۆرهەڵاتی ئاسیا کە ئابوووریەکەیان چیە گوتمان بژێویە. دەینە سەر وڵاتێکی تر، وڵاتی ئەرجەنتین کە ئەویش بە هەمان شێوە دەکەوێتە کیشوەری ئەمریکای باشوورەوە. ئێمە یشکەشمان باس کرد گوتمان بەرازیل نزیکەی خاوەنی نیوەی سەرجەمی نیوەی یعنی یەک لە سەردووی سەرجەمی مانگای ئەمریکای باشوورە. باشە دەڵێن چی ئەرجەنتین لە ڕووی ژمارەی مانگاوە لە دوای چ دێتن چین لە ڕووی ژمارەوە لە دوای چین دێتن، بەڵام لە ڕووی بەرهەمی گۆشتەوە بەرهەمی گۆشت پێشی چین کەتیە، یعنی لە ڕووی گۆشت پێشی چینە، ئەوە لە ڕووی گۆشت، بەڵام لە ڕووی ژمارەوە لە دوای چینە. چین وەکو ژمارە لە پێشترە، بەڵام ئەرجەنتین لە ڕووی بەرهەمی گۆشتەوە پێشی چین کەتیە. لەبەرەوەی باشتر بەخێو دەکرێت، باشتر توانرا سوودی لێ وەربگیرێ و مەبەستەکانی بەخێوکردنیشی زیاتر لە بۆ بەرهەمەکانە، بەڵام وەکو گوتمان لە چین زیاتر مەبەستەکە کاری چێڵگەیە، ینی بەکارهێنانی لە کارکردن لە چێڵگە. هەر لە ئەرجەنتین دەمینێنەوە شتێکمان هەیە کە زۆر گرنگە، دەشتی بەمباس. دەشتی بەمباس زۆر ساڵ هەبووە لە بەکەلۆری ئەوانە هاتیتەوە کە یعنی وەکو پرسیارێک لە پرسیارە بەکەلۆریەکان و زاریەکان سوودی لۆری دەڵێ دەشتی بەمباسیە لە چیە گوتمان لە ئەرجەنتین. باشە ڕووبەرێکی فراوانە لە باکووری ئەرجەنتین، بەشی باکووری ئەرجەنتین کە باران بە ئەندازەی پێویست دەبارێت بۆ ژویانەوەی گژوجیا لەم دەشتاندا بە زۆری سامانی ئاژەڵ ناویان دەرکردووە، واتە دەشتەکە بە زۆری سامانی ئاژەڵ ناوی دەرکردووە. لەبەرچی لەبەر ئەو بڕە بارانە پێویستەی کە دەباریتن گژوجیا دەوژێتەوە و ژینگەیەکی باش دەڕەسێت لە بۆ بەخێوکردنی ئاژەڵ بە شێوەی گشتی و مانگاش یەکێکە لەو جۆرانە. دەڵێن چونکە باران مامناوەندیە و ئاو هەواکەی بە درێژایی ساڵ یاریدەی بەردەوامی لە وەڕاندن دەداتن، یعنی بەردەوام بە درێژایی ساڵ بە تەقریبی گژوجیای پێویستی لێ هەیە بۆی کە بتوانیتن ئاژەڵەکان بەکاری بێرن وەکو لەوەڕ یان وەکو خۆراک لە بۆ ئەو ئاژەڵانە. باشە لە ئەرجەنتین زۆر گرنگی بە بەخێوکردنی مانگا و چێڵگە و لە وەرگاکان درایە، لەوانە ئێستا باسی دەکەین کورتمان کردیتەوە بە چەند خاڵێک. دەڵێن خاڵی یەکەم هەوڵی داوە ناوچەیەکی فراوان بە تەل پەرژین بکاتن، ینی تەلبەندی بکە. باشە ئەوە جیای کردەوە لەگەڵ ئەو ناوچانەی دیکەی کە ئەو جۆرە پیشەی تێدا ناکرێ. ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووەم بەکارهێنانی هۆی بەستن و ساردکردنەوە بەڕات، ئەوەشیان کە یەکێکە لە پێویستی گرنگەکان لە بۆ پیشێک بە تایبەتی لە بۆ ئاژەڵ. ئێمە دەزانین کە بەرهەمی ئاژەڵی بەرگەی هەموو جۆرە کەش و هەوایەک ناگریتن، شیرەمەنی بیتن یان گۆژبی تێک دەچی، بۆیە هۆیەکانی بەستن و ساردکردنەوە بەڕادی بەکارهێنایە. و پیشەسازی گۆشت، پیشەسازی گۆشت یەکێک لەو شتانێکە لە قوتونانی گۆشت، یعنی هەڵگرتنی گۆشت لە قوتوو بە سوود وەرگرتن لەو مەوادە پارێزراوانەی یان حافیزانەی کە دەتوانرێتن بەرهەمەکە بۆ ماوەیەکی زۆر بهێڵیتەوە. باشە ئەرجەنتین بە پلەی سێیەم دێتن، پلەی سێیەم لە ڕووی بەرهەمی گۆشتی مانگا، پلەی سێمی هەیە لە ڕووی بەرهەمی گۆشتی مانگا، هەرچەندە لە پلەی پێنجەمدایە لە ڕووی ژمارەی مانگا. یعنی بڵێن لە ڕووی گۆشت پلەی چەندەمی هەیە سێیەم، بەڵام لە ڕووی ژمارەوە پلەی چەندەمی هەیە پلەی پێنجەمی هەیە. ئەوانە تەرکیز دەسە بکە وەکو پرسیاری بە کەلۆری و شتێکی زۆر ئاسان و بەسیتیشە
دەتواندرێ سوودی باشی لێوەربگیرێ. باشە بەخێوکردنی مانگا باەخێکی زۆری هەیە لە ئابووری نەتەواتیەوە ئەرجەنتینمان تەواو کرد دینە سەر ئەوجارە ئوستورالیا و نیوزلەندا باەخێکی زۆری هەیە لە ئابووری نەتەوایەتی ئوستورالیا و نیوزلەندا لەم دوو وڵاتە مانگا بە شێوەیەک سەرەکی بۆچی بەخێو دەکرێتن بۆ گۆشتەکەی لەکوێ لەو ناوچانەی هادەڵێن بۆ گۆشتەکەی لەو ناوچانەی بارانیان زۆرە وەکو بەشەکانی باشووری خۆرهەڵات و ناوەند و باکووری وڵات لەکوێ لە ئوستورالیا و ناوچە دەشتاییەکانی نیوزلەندا ئەوە لە بۆچی گوتمان لە بۆ گۆشت هەروەها بەخێوکردنی مانگا بۆ شیرەکەی بە شێوەیەکی کەمتر دەردەکەویتن لەو ناوچانە وەکو بەشی باکووری ئوستورالیا و دەشتە کەناریە شێدارەکانی دوورگەی باکووری نیوزلەندا ئێمە دەزانین کە نیوزلەنداش جیرانە چێندێک نزیکی ئوسترالیایە لۆیە دەبینین ئەو دوو وڵاتە زیاتر پێکەوە هاتیە باشە باکووری خۆرئاوای ئەوروپا ئەنیەوە نیوزلەندامان تەواو کرد ئەرجەنتینمان تەواو کرد بەرازیلمان تەواو کرد هیندستانمان تەواو کرد و ویلایەتە یەکگرتووەکانمان تەواو کرد ئوسترالیاشمان تەواو کرد هاتینە سەر ئەوەی کە لە ئەوروپا باشە بابزانین لە ئەوروپامان هەیە بزانین لە ئەوروپا دەکەوتە چێندەرێ لە ئەوروپا دەڕێین لە ئەوروپای خۆرئاوە ئەوروپای خۆرئاوە مەبەستمان وڵاتانی ئەسکەندەنافی ئەوەی کە دەکەوێتە بەشی خۆرئاوای کیشوەری ئەوروپا زیاتر مەبەستمان ئەو وڵاتانەیە ناوچەیەکی سەرەکیە لە بەخێوکردنی مانگای شیردەر بەرهەمێکی زۆر پێشکەوتوشی هەیە ئەمەش لە چێندەرێ لە دانیمارک هۆڵەندا بەریتانیا زۆر ئاشکرا دیارە بەریتانیا هۆڵەندا دانیمارک کە لە بۆچی لە بۆ بەخێوکردنی مانگای شیردەر دەڵێ بە ئاشکرا لەو ناوچانە لەو سێ وڵاتە بەس بە تایبەتی دیار دەکەویتن بەخێوکردنی بۆ سپیایی باەخێکی زۆری هەیە لە چێندەرەی دیکەش ئێرلەندا فەڕەنسا کەنارەکانی دەریای باکوور لەکوێ لە ئەڵمانیا لە هەندێ بەشی سوید و ناوچەی ئەڵپ ئەوانە هەمووی لەکوێ بوون لە ئەوروپا بوون بەڵام بە تایبەتی ئەوروپای خۆرئاوە ئەوجا لە کیشوەری ئەفریقیامان هەیە کیشوەری ئەفریقیا وەکو دەردەکەوێت مانگا باەخێکی باشی پێدراوە لە هەندێک وڵاتدا وەکو ئەسیوپیا سوودان و یەکێتی باشووری ئەفریقیا لەو سێ وڵاتە دەبینین باەخێکی باشی پێدرایە بەهۆی چی بەهۆی بڵاوبوونەوەی گژوجیای ساڤانە ئاگوتمان گژوجیای درێژ لەبەرۆ تەبعی ناوچەکە وایە ناوچەیەکی خولگەی و یان نیمچە خولگەییە کە لەو ناوچەیە دەبینین بەهۆی ئەوەی کە ناوچەیەکی باران زۆرە تا ڕادەیەک وای کردێکە ئەو گژوجیا لەو ناوچەیە زۆرتر بڕوێتن و سوودی لێوەرگیرێ وەکو ئالیکی ئاژەڵ سوودی لێوەردەگیرێ باشە گوتمان ئەمەش بەهۆی بڵاوبوونەوەی گژوجیای ساڤانە بەڵام لە وەڕاندن بە مەبەستی بازرگانی نییە یعنی ڕاستە لەوانە بایەخی پێدرایە بە شێوەی گشتی بەڵام لە کیشوەری ئەفریقیا شێوازەکە لە وەڕاندنێکی بازرگانی نییە تەنها لە ناوچەیەک نەبیتن ئەویش ناوچەی فیلد باشە ناوچەی فیلتیە دەڵێن ناوچەیەکە دەکەوێتە کوێ باشووری ئەفریقیا لە وەڕاندن تێیدا بە شێوەی بازرگانیە ئەوەندە بزانە بەسە یعنی ئەوە چەند جارێک لە پرسیارە وزاریەکان بە کەلۆری هاتیتەوە ئەوەی دایە دەڵێ ناوچەیەکە دەکەوێتە باشووری ئەفریقیا لە وەڕاندن تێیدا بە شێوەی بازرگانیە ئەو کاتە تو ئاسانە یەک خەتی گچکۆکە لێ دەدەی لە چێ ناوچەی فیلد دەکرێت چەند ناوچەیەشکت لە بۆ بێتەوە کە
نزیک لەوە یان هاوشانی ئەوە بیتن هەندێک زانان لەبۆ سەر لە تێکدان کە هەندێک ناوە بیتن لەناو کتێبەکەی نزیک بیلەوە لە بۆ سەر تێکدان بەڵام تۆ لە بیر مەکە لە ئەفریقا یەک ناوچەمان هەیە کە بە شێوەی بازرگانیەکە دەکەوێتە وەکو گوتمان باشووری ئەفریقیا لە وەڕاندن بە شێوەی بازرگانیە ئەویش ناوچەی فیلت. ئاژەڵی مانگا تقریبان تەواومان کرد دینە سەر ئاژەڵێکی دیکە ئەویش مەڕ. تەبعاً لە ڕووی باەخیەوە لە دوای مانگا دێتن بەڵام مەبەست لە بەخێوکردنەکەی مەڕ هەندێک جیاوازترە لە چاو مانگا بۆ کار بەکار نایەتن یعنی کاری شێلگە نەخێر مەڕ ئەمە دەزانین قەبارەکەی دیاری کراوە بەڵام بۆچی سوودی لێوەدەگیرێ بە پلەی یەکەم بۆ خوریەکەی و بۆ گۆشتەکەی و بۆ سپایەکەی بێگومان بۆ پێستەکە شوانەش دەتواندرێ سوودی لۆژێ باەخی مەڕ لە مانگا کەمتر نییە ژمارەی لە جیهاندا لە ساڵی 2014 وەکو گوتمان بۆ ئاسانی خوێندنەوە 129.08 باشە ملیۆن سەر وەکو گوتمان ئەوەشیان وەکو مانگا کەمتر ئەگەری سوود لێوەرگرتنی دەبێتن لە پرسیارە وزاریەکان لەبەرەوەی ڕقەمەکە هەندێک دوور و درێژە تەرکیزکردن و دەقیقبوونیش تێیدا هەندێک زەحمەت دەبێتن بۆ تەڵەوە باشە بەخێوکردنی مەڕبەندە بە شارەزایی لە جۆرەکاندا مەبەستی سەرەکی لە بەخێوکردنەکەشی چییە؟ گۆشت و خوریەکەی ئەو دوو مەبەستە سەرەکیەمان هەیە. بابزانین بینە سەر بەخێوکردنی مەڕ لە ئوسترالیا بەخێوکردنی مەڕ گوتمان لە ئوسترالیا مەڕی گۆشت لەکوێ هەیە و مەڕی خوریش لەکوێ هەیە چونکە هەردووچیان پێویستی بە دوو ژینگەی تایبەت هەیە و مەبەست لە بەخێوکردنەکانی مەڕیش لە ناوچەیەک بۆ ناوچەیەک دەگۆڕێتن یان گۆشت یان خوریەکەی باشە لەو ناوچانێک کە تاڕادەیەک بارانی زۆریان لێ دەباریتن ئەوە مەڕی گۆشتی لێ بەخێو دەکرێت وەکو چێن دەرێ باشووری خۆرهەڵات و باشووری خۆر ئاوا ئەگەر نەخشەکەی ئوسترالیا بینیە پێش چاو دەهان دوو کلکایی هەیە لە لای خوارەی یەکێکی ئەو هەردووچیان باشوورە بەڵام یەکێکیان باشووری خۆر ئاوا ئەوی دیکە باشووری خۆر هەڵات یعنی دوو کلکایەکەی لای خوارەی ئوسترالیا ئەگەر کیشوەرەکە بینە پێشچاوی خۆت یان لە نەخشە لە بەردەست بیتن یەکێکیان باشووری خۆر هەڵات ئەوی دیکە باشووری خۆر ئاوا لەو ناوچانە مەڕی گۆشت بەخێو دەکرێت لەبەرچی دەرێت تاڕادەیەک بارانی زۆریان لێ دەباریتن باشە مەڕی خوری لەو ناوچانەی تاڕادەیەک بارانیان کەمە ئەوە مەڕی خوری تێدا بەخێو دەکرێتن وەکو باشووری خۆر ئاوا و ئەو ناوچانەی کە ڕاستەوخۆ کەوتونەتە ڕۆژ ئاوای بەرزایەکانی ڕۆژهەڵات ڕاستەوخۆ کەوتونەتە ڕۆژ ئاوای بەرزایەکانی ڕۆژهەڵات ئەوە لە بۆ چی بەخێو دەکرێت لە بۆ خوری ئەویتری گوتمان لە بۆ گۆشت پرسیارێکمان هەیە ئوسترالیا لە بەرهمێنانی خوری هیچ وڵاتێک ناتوانێت شان لە چی بدا لە پیلی بداتن ئەوە بۆ خۆشیەوە تا و کەلیمەت بەبیر بێتەوە دەڵێ هیچ وڵاتێک ناتوانێت شان لە شانی بداتن کەواتە یعنی خۆی یەکەمە لە ڕووی بەرهەم زۆریەوە باشە بابزانین چۆن وەڵامەکەی بەو چار خاڵە بچووکە ئێمە دیاریمان کردە هۆکارەکەی چییە کە هیچ وڵاتێک ناتوانێت شان لە شانی بداتن دەڕێن باری وشتی ئاوهەوای زاڵە لە ئوسترالیا لەبەر ئەوە خوری باشی تێدا هەڵدەکەوێت یعنی تێدا بەرهەم دێتن بوونی داواکاری زۆری خوری خاڵی دووەم بوونی داواکاری زۆری خوری سێم هەبوونی ڕێگای گواستنەوەی هەرزان ئێمە دەزانین هەر چا دەوری ئوسترالیا چیە ئاوە کەواتە هەرزانترین ڕێگای ئاویە لۆی بەرهەمەکانی بگەێنیتە وڵاتانی جیهان واتە بازاڕەکان کام بەرهەمی لێرە زیاتر مەبەستمان خوریەکەیتی خاڵی چارەم لە وەڕاندنی بازرگانی کاری کردوتە سەر زۆری بەرهەمینان یعنی
شێوەیەکی زانستی و بازرگانیانە مەبەستەکە مەبەستێکی بازرگانیانەیە لە بەخێوکردنی مار لە ئوستوڕالیا لێ دەبینین کە خوریەکی زۆر و باش بەرهەم دەینی هیچ وڵاتێک ناتوانی شان لە شانی بداتن. باشە. ئوسترالیا پلەی چەندەمی هەیە؟ سێمی هەیە. لە پلەی سێمدایە بۆ بەرهەمهێنانی گۆشت. گۆشتی چی؟ گۆشتی مەڕ. بۆ بەرهەمهێنانی گۆشتی مەڕ. هەر یەکە لە وڵاتانی ئێران، نیوزلەندا، هند، تورکیا، پاکستان یەک بە دوای یەک، یعنی ئەوە لە دوای ئوسترالیا ئەوەیان، ئەوجا ئەوەیان، ئەوجا هند، ئەوجا تورکیا، ئەوجا پاکستان یەک بە دوای یەک گەورەترین وڵاتن لە بەخێوکردنی مەڕدا. باشە. لە ئەرجەنتین دوای چێن دێرە دێتن؟ دوای نیوزلەندا دێ لە بەرهەمهێنانی خوری. قسەمان لەسەر ئوسترالیا نییە، ئەوە پلەی یەکەمە. بەڵام ئەرجەنتین گوتمان دەکەوتە چێن دێرێ کیشوەری ئەمریکای باشوور لە بەرهەمهێنانی خوری لە دوای چێ دێتن؟ لە دوای نیوزلەندا دێتن. باشە. نزیکەی ئەوە چێ؟ ئەرجەنتین نزیکەی نیوەی بەرهەمی خوری کیشوەری ئەمریکای باشوور دێنیتە بەرهەم. نیوەی بەرهەمی خوری ئەمریکای باشوور دێنیتە بەرهەم. چێ؟ ئەرجەنتین. بەبیر خۆمان بینینەوە نیوەی مانگای کیشوەری ئەمریکای باشووری لە چێن دەرێ بوو؟ گوتمان لە بەرازیل بوو. بەڵام لێرە نیوەی خوری مەڕ کە بەرهەم دێتن لە ئەمریکای باشوور لە چێە؟ لە ئەرجەنتینە، وڵاتی ئەرجەنتین. بینە سەر یەکێکی تر لە ئاژەڵەکان ئێستا هەیە لەوانەیە بە دیارمانەوە دانیشتی بیتن زوو جارێ ئەوە تەرکیزە سەوەی دەکا ئەو مامۆستاوە باسی بەرازی ئەخەوە حرامە. ئێ باشە بابە دەزانین حرامە. بەڵام تۆ بینە بەرچاوت خۆ ئەوانەی کە لە جیهاندا مرۆڤەکان دەژین هەمووی موسڵمان نین. بۆیە حرام وەکو ئێمەی موسڵمان کە دەرێن حرامە. ئاینەکەمان ڕێگەی لەوە گرتێ کە ئێمە بەراز بخۆین بەکاربێنین سوودی لە بەرهەمەکانی وەربژینی، ینی بەگشتی تەواو حرامە. بەڵام وڵاتانی تر سوودی لێوەردەگرن دەیخۆن، بەڵێ دەیخۆن. شیرەکەشی بەکاردێنن، بەڵێ شیرەکەشی بەکاردێنن. پێستەکەشی بەکاردێن، بەڵێ پێستەکەشی بەکاردێنن. وەکو گوتی خۆیان و خوای خۆیان ئێمە حەقمان پێیاندانێ. بەڵام ئێمە وەکو زانستەکە باسی دەکەین ژمارەی بەراز لە ساڵی 2014 گەیشتە وەکو گوتمان ئەگەر دوو ژمارەیان سێ ژمارە پێکەوە بیخینینەوە هەندێک باشتر زەبتی دەکەین 966 ملیۆن سەر. دوای چ دێتن؟ دوای مانگا و مەڕ دێتن. ئەوە مانگا یەکەم بوو، مەڕ دووەم بوو. یعنی بەرازی یان بەراز ببورن سێمە. ئەوەی باەخی بەراز زیاد دەکاتەوە لە مەڕ و مانگا، یعنی فەرقی بەراز لەگە مەڕ و مانگا چییە؟ پشت بە چ دەبەستیتن؟ پاشماوەی چێلگا و پاشماوەی ماڵان. لە بەخێوکردنی ڕێگە لە بەکارهێنانی زەوی کشتتوکاڵی ناگریتن بۆ بەروبوومی کشتتوکاڵی. یعنی ئاژەڵێکە هەموو شت دەخواتن. چشتی خراپ و پیس و پاشماوەی چێلگە و ماڵان و هەرچیەکێ بیدێ هیچ مشکلەی نییە. لۆیە جاری وهەیە دەبینی ها ئەو قسە و خۆشی بەکار دێتن یەک تۆزێک تەمان لەگە ڕێزی زۆرمان ئەوانەی کە هەندێک وەزن وشتیان زۆرە یەک جاری وایە دەبینین تۆزێک قەڵە و ئەوانە بیتن دڵێن دەی بەرازی. دڵی بەرازی چیە؟ ینی گوێ لێوە نییە شتێک پیسە و خاوێنەوە ئەوانە هەرچی دەخواتن گوێ لێ نییە. یعنی ئەگەر بەراز لەو جۆرە ئاژەڵانەیەکە لەسەر پاشماوەی چێلگا و ماڵان بەخێو دەکرێتن. ڕێگەی وەکو لەبەر ئەوە دەڵێن ڕێگە لە بەکارهێنانی زەوی کشتتوکاڵی ناگریتن لە بۆ بەرهەمووی کشتتوکاڵی. بەڵام ناکرێ ئاژەڵەکەش بەردرێتە ناو کشتتوکاڵەکە لە کاتی بەروبوومەکە. لە دواتر ئاساییە بەری دەناوی هەرچی پاشماوە هەیە دەتوانێتن سوودی لێوەربگریتن. باشە.
چین یان لە ناوچە کشتتوکاڵە بژێویەکان پێشی چین ئەگەر باسی بکەین کشتتوکاڵی بژێویە چڕەکانی ئاسیا کشتتوکاڵی بژێوی چڕ لەکوێ لە ئاسیا بەرهەمی ئالیچیان کەمە ئێکەواتە بەرهەمی ئالیچیان کەم بیتن باشترین شتەوەی بەراز لەو خۆی بەخێو دەکاتن کە پێویستی بە بەرهەمی تایبەتی نییە و لەسەر پاشماوە دەتوانێتن بەخێو بکرێت چین بە تەنها وڵاتی چین خاوەنی سێیەکی یعنی یەک لەسەر سێی هەموو بەرازی جیهانە چین وڵاتی چین چاینا وەکو گوتمان سین خاوەنی سێیەکی هەموو بەرهەمی بەرازی جیهانە پرسیارێکمان هەیە دەڵێن بەراز لە نیمچە کیشوەری هیندستان واتە لە وڵاتی هیندستان بایەخێکی ئەوتۆی پێنادرێتن هایمە گوتمان لە هیندستان بەشی زۆری دانیشتوانەکەی هیندۆسن طبعا لەگەڵ بوونی کۆمەڵێک نێتەوە و ئاینی تر بەڵام شێوە گشتەکەی مە باز دەکەین گوتمان بایەخ زۆر مانگا زۆر بایەخینێ لە بەرەوەی بە چاوەکی پیرۆست تەمەشای دەکەن کە دەڵێن بایەخینە لە ڕووی ئابوووریەوە بەڵام لە هیندستانیش تەمەشا دەکەین ئەخۆ موسڵمان نین هەمووی بەڵام زۆر بایەخی پێنادرێت چونکە بە ئاژەڵێکی پاچی ناسانن چونکە هیندۆسەکان خۆیان لە بەخێوکردنی لا دەدەن و بە ئاژەڵێکی پاچی نازانن لەبەر ئەوەیە ئەخۆ ئێمەی موسڵمانیش کە ئاینەکەمان پێمان دەڵێ حرامە حتمەن حکمەتی خۆی تێدایە کە ئاژەڵێکی پاک نییە لەسەر پاشماوەی چێلگە دەژیتن تەمام قسە زۆرە لەسەر بۆچی حرامەوە بۆچی ئێمە بەکاری ناینین وەکو موسڵمانەوەنە تەمان بەڵگە زۆر هەیە بەڵام ئێمە بەوە ئیکتیفا دەکەین کە ئاینەکەمان پێمان دەڵێ حرامە خواردنی بەکارینانی بە خێوکردنی تەواو پێویست ناکە بچینە ناو تەفاسیلەکەی لە ئەوروپا ناوچەکانی شێوەی بەرهەمێنانی سپیایی و شێوەی کشتتوکاڵی تێکەڵ لەو ناوچانەدا بڵاوە چی بڵاوە بەخێوکردنی بەراز لەسەر پاشماوەی بەروبوومی کشتتوکاڵی و سپیایی بەخێو دەکرێتن لە خۆرئاوای ناوەڕاستی ئەوروپا طبعا لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاش ئەوە گرنگە ئەگە تێبینی بکەن بە خەتەکی هەندێک تۆخیش دامان نایە لە ناوچەکانی بەرهەمێنانی گەنمەشامی چ بەخێو دەکرێتن ئاژەڵی بەراز بەخێو دەکرێتن ئەو پرسیارەش زۆر گرنگە وەکو تێبینیەک نووسیتمان تەرکیزی باشی لەسەر بکە چەندین جار ئەوەش لە پرسیارە وەزاریەکان سوودی لێوەرگیرایە دانیمارێک بە پێشەنجی ئەو وڵاتانە دەژمێردرێت بۆ ناردنە دەرەوەی گۆشتی بەراز یعنی پرسیارەکە دەکرێت بەو شێوەیە بێتەوە بڵێ بە پێشەنجی ئەو وڵاتانەدا دەندرێت لە ناردنە دەرەوەی گۆشتی بەراز ئەو کاتە تو دانیمارێک دادنێ یان دانیمارک بە پێشەنجی وڵاتان دەژمێردێت لە ناردنە دەرەوەی چی گۆشتێک دەڕێ گۆشتی بەراز تەواو پرسیارەکەمان عکس کردەوە دەینە سەر ئاژەڵێکی تر حەڕووکەکە زۆر جار هەیە دەبینی منداڵێک ئەگە زۆر حەڕووک و دوور لە ڕووی بینەران هەندێک هەرەپاس بیتن زۆر لە خۆی هەڵبدا و هەڵبەز و دابەز زۆر بکات دەڵێن دانیشە دەرێ بزنی بزن تۆزێک ئاژەڵێکی عەجوولە بابزانین ئەلێرانە دەینە سەر باسکردنی بزن باشە بزن بەخێوکردی بزن وەکو ئاژەڵەکانی تر نییە بۆچی بابزانین ئێستا هۆکارەکەی تێدەگەین لەبەر ئەوەیە کەمتر لە ئابوورین جیهانیدا هاوبەشی دەکاتن لەبەرچی لەبەر ئەو دوو خاڵی چونکە ئاژەڵێکی لاواز و کەمشیرە ئێمە دەزانین ئەگەر بزن و مەڕ مقارنەی یەکتر بکەین مەڕ خەپۆکەترە و شیریشی زۆرترە بزن شیری کەمترە و لە ڕوو لاوازتریشە تەبعاً ئێمە لەو ساڵانەی دوایی هەندێک جۆرە بزن هەیە پەرەی پێدراوەکو بزنی سانی و نازانم کۆمەڵێک زۆری دیکەیەکە شیری زۆر دەدەن بەڵام ئێمە با شێوەی گشتی باسی بزن دەکەین دەڵێن ئاژەڵێکی لاوازە و وەکەم شیریشە خاڵێکی دیکە دەبێتە هۆی وێرانکردنی لە وەرگا تەبیعەتی ئەو بزنە شەیتانەوەیە کە
گژوجیا ئاژەڵەکانی دیکە ئەگەر ئەوها قوتی دەکەن دەیبڕن بە دەویان بەڵام بزن لە ڕێگەوە هەڵی دەچێشیتن ئەوە وێرانکردنی لە وەرگایە. باشە ژمارەی بزن لە ساڵی 2014 گەیشتە 167 ملیۆن سەر. ئەوە ژمارەکەیان طبعاً ئەو ژمارانەی کە ئێمە باسی دەکەیان لێرە لە ئاژەڵەکان باسمان کرد یەخۆ هیچیان دەکرێت 100% نەبیتن. دەکرێت شوێنی وا هەیە لە ڕووی ئامارەوە داتاوە داتایەکان مەزبوط نەبی، هەندێک شوێن هەبی حساب نەکرابی، هەندێک شوێن هەبیتن دەکرێت تەقدیری حساب کرابیتن. بۆیە بە شێوەی گشتی ئەو ژمارانە بەو شێوەیە نزیک لە ڕاستیە دراندرایە وەکو ئامارەکانش گوتمان ئی ساڵی 2014. پرسیارێکمان هەیە ئەو ناوچانەی شێوەی لێوەڕاندنیان مەبەستەکە لێی بازرگانیە خەریکە بزن لە ناو دەچیتن. لەبەرچی لەبەرەوەی کەسی بازرگان و وڵاتی کە مەبەستە سەرچەکەی لە بەخێوکردنی ئاژەڵ بە مەبەستی بازرگانیە هەوڵ دەداتن ئاژەڵێک بەخێو بکاتن لە ڕووی بەرهەمی سپیایی وە گۆشت بەرهەمێکی باشی بدا. ئێمە دەڵێن بزن ئاژەڵێکی لاواز و کەمشیرە کەواتە باشە وردە وردە باەخەکەی کەم دەبتەوە لەو ناوچانەی کە شێوازی کشت و کاڵەکەی چیان ئابوووریەکەی شێوازێکی بازرگانیە. لەبەرچی وەڵامەکەی گەربینە سەری لەبەر ئەو خاستانەی کە بزن هەیتی وەکەوەی پێشتر باسمان کرد گوتمان لاواز و کەمشیرە دەبێتەوەی وێرانکردنی لە وەرگا. پرسیارێشکەمان هەیە لە ئوستورالیا و نیوزلەندا خەریکە بزن لە ناو دەچیتن یعنی نامی لێیان ژمارەیان زۆر کەم دەبتەوە و کەمبوونەوەی لە ئەمریکای باکوور و ئەوروپاش دیارە. لەبەرچی لەبەرەوەی شێوازی کشت و کاڵەکەی کە لە ئوستورالیا و نیوزلەندا و ویلایەتە یەکگرتووەکانیان ئەمریکای باکوور بە شێوەی گشتی لەگەڵ ئەوروپا چونکە شێوازەکەیان شێوازێکی بازرگانیە. گوتمان لەو ناوچانەی کە شێوازی بازرگانیە خەریکە بزن لە ناو دەچیان کەم دەبیتەوە. باشە ژمارەی بزن زۆر دەبیت لە چێن دەرێ لەو ناوچانێت لە وەرگای تێدا کەمە و ئابوووریەکەشیان چییە بژێویە نەک بازرگانی چونکە گەر لە ناوچەی بازرگانی وردە وردە کەم دەبیتەوە و گوتمان لە وەرگاشیان کەمە. چین و هیندستان سێیەکی یعنی یەک لەسەر سێ ژمارەی هەموو بزنی جیهانیان تێدا یعنی ئەو دوو وڵاتە پێکەوە ئەگەر هەموو بزنی جیهان بیکەین بە سێ بەشە چیان دەکەوتە چێن دەرێ دەکەوتە ئەو دوو وڵاتە هیندستان و چین. لەبەرچی لەبەرەوەی شێوازی کشت و کاڵەکەیان ئابوووریەکەیان شێوازێکی بژێویە کەمتر شێوازی بازرگانیە. ئەو ناوچانەی کە سەرچاوی لە وەرگای چاچیان کەمە بزن بە خێو دەکرێتن یعنی سەرچاوی وەکو چێن دەرێ بیابانی ئەنادۆڵ ئەسیوبیا لەبەرەوەی سەرچاوی لە وەرگای چاچیان کەمە. ئەگەر لە وەرگای چاچیان هەبایە دەکرا مانگا بەخێو بکەن یان مەڕ بەخێو بکەن کەمتر خۆیان لە بەخێوکردنی بزن دەدا. بەڵام لەبەرەوەی لە وەرگای چاچیان کەمە بزن بەخێو دەکەن لە چێ بە تایبەتی گوتمان بیابانی ئەنادۆڵ و ئەسیوبیا. ئاژەڵشکەمان هەیە گامێش لە مانگا هەندێک گەورەترە و زەخم و زەبەلاترە و هەندێکیان قۆچێکی گەورەیان هەیە ئەوانە وەکو دەبابەوان کە دەڕۆن. باشە گامێش لەو ئاژەڵانەیە دەڕێ لەو جۆرە ئاژەڵانەیە بە ژمارە و دابەشکردنە جوگرافیەکەی یعنی ئەم ژمارەکەی فەرقا وە شوێنە جوگرافیەکەشی فەرقە لەگەڵ ئاژەڵەکانی دیکە. چۆن ئێستا باسی دەکەین ژمارەی گامێش لە ساڵی 2014 گەیشتە 1950 ملیۆن سەر پتر نییە زیاتر نییە لەوەندە زیاتر تێپەڕ ناکاتن. باشە
تەنیا کیشوەری ئاسیا ئەوەی باش تەرکیزی لەسەر بکەن تەنها لە کیشوەری ئاسیا باشە نزیکەی ١٩٨ با زۆر تۆخی بکەنێتە تەرکیزی باشی لەسەر بکەن ١٩٨ گامێشی جیهانی تێدایە بۆیە زۆر جاران پرسیارەکە بەو شێوەیە دێتەوە دەڵێ بە ئاژەڵێکی ئاسیایی لێ تێک نەچی ناڵێ ئاسایی جوان تەرکیز لە پرسیارەکە بکە هەموو جارێ بخینەوە دەڵێ بە گیانەوەرێکی ئاسیایی ئاسیایی نەک ئاسایی دادەندرێت لەبەرچی لەبەرەوەی نزیکەی ١٩٨ دەکەوێتە کیشوەری ئاسیاوە ١٩٨ دەکەوێتە کیشوەری ئاسیاوە ئەمجا بە شێوەی تایبەتی بە خێوکردنی گامێش بە شێوەی تایبەتی وەکو گوتمان بە خێوکردنی ئاژەڵی گامێش دەکەوێتە ئەو ناوچانێک کە شێوەی کشتتوکاڵی بژێوی چڕیان بژێوی چەر تێدا پێڕێ دەکرێت وەکو چێنێ باشووری خۆرهەڵاتی ئاسیا وەکو گیانەوەرێکی چی کارکردن بەکاردێنێتن تەبعاً سوود لە شیرەکەشی وەردەگیرێتن وەکو سەرچاوی دووەم ئەدی مامۆستا لێرانە باسی گۆشتەکەی نەکرێت دیارە گۆشتی ناخورێتن بەرێ وەڵا گۆشتەکەشی دەخورێتن و گۆشتەشی چاک و خۆششی هەیە وەکو مانگا بەڵام هەتا وەکو بگونجێتن لەو ناوچانێک کە شێوازی کشتتوکاڵی بژێوی سەرگان تێدا بە پلەی یەکەم لە بۆ کارکردن لە بەرەوەی توانایەکی زۆری هەیە و بەهێزە وەسوود لە شیرەکەشی وەردەجیان لای خۆشمان هەیە دەڵێ ماستی گامێشی یان قەیماغی گامێشی ئات سەوری هەندێک زۆرترە ئەوانە دەتوانرێ وەکو بەرهەمە سپایەکە سوودی لۆر بژێ لە چین وڵاتی چین نزیکەی نیوەی یعنی یەک لە سەردووی ژمارەی گامێشی جیهانی تێدا چین بە تەنها هەروەها لە ئەوە ببورن هندستان مەبەستم بەڵام لە چین نزیکەی 5 یعنی یەک لە سەر 5 سەرجەمی گامێشی جیهانی تێدایە گامێش لە دەرەوەی کیشوەری ئاسیا و بەرازیل و ئەمریکا بە شێوەی سەرەکی لە ناوچەی کشتتوکاڵی بژێوی چڕدا هەیە بەخێو دەکرێتن وەکو چێندەرێ لۆیە ئەوها لە سۆرمان کردی و تۆخمان کردیا ئەوەش وەکو پرسیارێک لە پرسیارەکان دەتوانرێت سوودی لێوەربژیرێ لە چێ گوتمان لە میسر وڵاتی میسر کە دەکەوێتە ئەفریقیاوە ئاخر شتمان لە بەشی سێەم ئاژەڵەکانی کارکردنە ئاژەڵەکانی کارکردن ئێمە 4 جۆرە ئاژەڵی سەرەکیمان هەیە 4 زۆرمان هەیە ئەویشیان ئەسپ و ئێستر و هەروەها گوێ درێژ یان کەری پێدەڵێن ئەوی تریشیان حوشترە بێجگە لەوەی کە گوتمان لە ناوچەی کشتتوکاڵی بژێوی مانگا و گامێشیش بۆ کاری چێلگە دەتوانرێت سوودی لۆربژێ مەبەستەکان لە بەخێوکردنی ئاژەڵەکانی کارکردن چیە 3 مەبەستی سەرەکیمان هەیە یەکەم هەوجار ڕاکێشان هەوجار یعنی ئەو گاسنە و ئەوەی کە لە دوو ئاژەڵ دێخسێتون لە بۆ چێڵان بەکاردێنرێ هەروەها گواستنەوەی بەرهەم خاڵی دووەم گواستنەوەی بەرهەم و بە هەمان شێوەش گواستنەوەی خەڵک لە بۆ ئەو 3 مەبەستە سەرەکیە ئاژەڵەکانی کارکردن دەتواندرێ سوودی لەوەربژیرێ ژمارەی ئاژەڵەکانی کارکردن ژمارەی ئاژەڵەکانی کارکردن ئەگەر یەکێکە دێنە سەری بە باسی دەکەین بەڵام بە شێوەی گشتی ئاژەڵەکانی کارکردن ژمارەیان دەکاتە ئەوە گرینگە تەرکیزی لەسەر بکە هاوە وەکو ئاژەڵەکانی کەنی یا ڕقەمەکە هەندێک بچووکە بۆیە تەرکیزی باشی لەسەر بکە 136 ملیۆن سەرە دوو ئاژەڵمان پێکەوە ئەسپ و گوێ درێژ دەگاتە ژمارەیان دەگاتە 102 ملیۆن سەر چ ماوە حوشتر و ئێستر ماوە حوشتر و ئێستر 34 ملیۆن یعنی چی 102
لەگەڵ 34 بوو بە 136 ملیۆن سەر ئی هەموو ئاژەڵەکان. ئەوەیان گوتمان چییە؟ ئەسپ و گوێ درێژە. ئەوەیان هۆشتر و ئێسترا. کەواتە 136 ملیۆن 102 ملیۆن بە 34 ملیۆن دەکاتن. باشە. ئەسپ بابینە سەری. بزانین چۆنە و لە بۆچی و لە چێن دەرێ زیاتر سوودی لێوە دەژێ. زۆرتر لە نیوەی ئەسپی جیهانی ئەوە بەس تەنها ئەسپ لە هەردوو ئەمریکا دایە بە تایبەتی لە چێ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کە دەڵێن هەردوو ئەمریکا ئەمریکای باکوور و ئەمریکای باشوورمان هەیە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و بەرازیل بە تایبەتی لەو دوو وڵاتەدا هەیە لە چێ لە هەردوو ئەمریکایەکە. هەروەها بەخێوکردنی ئەسپ لە دەرەوەی هەردوو ئەمریکا لە چێن دەرەی دیکەشەیە لە چین لەوێن دەرێژ ڕێژەکی زۆرمان هەیە. دوای ئەسپ ئێسترمان هەیە. ئێستر ئاژەڵێکی دوو توخمەیە لە یەکگرتنی ئەسپ و گوێ درێژ. وابزانم مەبەستەکەم ڕوونە و تێدمەگەن بەهۆی یەکگرتن و جوودبوونی مەسەن ئەو دوو ئاژەڵەوە ئاژەڵێکی نوێتر پەیدا دەبێتن ئەویش ئێسترە. باشە؟ یعنی لە هەردوو توخماتی ئاژەڵەکە کە یەکیان ئەسپ و ئەوی تریشیان گوێ درێژە جا ئاژەڵی ئێستر پەیدا دەبێتن. لەکوێ هەیە ئێستر بزانین؟ هەردوو ئەمریکا باخێکی زۆری پێدەدرێتن. ئەو ڕقەمە گرینگە سێیەکی یعنی یەک لە سەرسەی ئێستری جیهانی تێدایە لە چێن دەرێ لە هەردوو ئەمریکا. لە بەخێوکردنی ئێستر مەکسیک و چین و ئەسیۆپیا دوای بەرازیل دێن. واتە بەرازیل یەکەمە یان لە پێش هەمووانەوە دێتن ئەوجا مەکسیک چین لەگەڵ ئەسیۆپیا بەو شێوەیە یەک بە دوای یەک دێن لە بەخێوکردنی ئێستر. پرسیارێکمان هەیە دەڵێن ئێستر پرسیارەکەمان دەڵێن ئێستر ئەوە ئێستر زیاتر لە ناوچە شاخاویەکاندا بڵاوە. ئاگەر بینە بەرچاوی خۆشمان ئێستاشی لەگەڵ دابێتن قاچاقچیەکان و لە ناوچە سنووریەکانی حتا لای خۆشمان ئەوەی کۆڵبەر و ئەو زۆرەشتانە لە سنوورەکان لەبەرەوەی شاخاویە کە شت دەگوازنەوە ئەو بەری سنوور و دەیهێنە ناو سنوور زۆر جار هەیە دەبینین ئێستر بەکاردێتن. بۆیە دەڕێن لە ناوچە شاخاویەکان بەکاردێ لەبەرچی توانای گواستنەوەی زۆرە یعنی ئاژەڵێکی بەهێزە وە توانای بەسەکەتن و هاتنە خواری لە ناوچە بەرزاییەکان زۆر و دەتوانێت بارێکی زۆریش بار بکاتن. ئاژەڵێشکەمان هەیە گوێ درێژ. نیوەی ژمارەی گوێ درێژی جیهان تەمان لە کیشوەری ئاسیادایە. نیوەی ژمارەی ئەو گوێ درێژانەی کە لە جیهاندا هەیەت بێگومان لە کیشوەری ئاسیادایە. چین بە تەنها وڵاتی چین چونکە وڵاتی چینیش ئێمە دەزانین کە سەر بە کیشوەری ئاسیایە لە بەخێوکردنی گوێ درێژ لە پێش هەموو وڵاتانی جیهان دێتن. دواتر چێ دێتن؟ ئەسیۆپیا، مەکسیک و بەرازیل. یعنی چین لە پێش هەمویان دێتن وەکو وڵات بەڵام وەکو کیشوەر نیوەی دەکەوێتە گوێ درێژی جیهان نیوەی دەکەوێتە کیشوەری ئاسیا. باشە. ئاژەڵێشکەمان هەیە هۆشتر تەنیا لە چێن دەرێ لە کیشوەری ئاسیا و ئەفریقیا هەیە و بەخێو دەکرێتن. تەمام مانای ئەوە نییە ئاژەڵێک دوو ئاژەڵ یان چەند ئاژەڵێک لە کیشوەری بنمونە ئوسترالیا هەیە یان لە ئەمریکای باکوور هەیە یان لە ئەمریکای باشوور هەیە ئەوە مانای ئەوە نییە. ئێمە باسی زۆرینەکە دەکەین یان بەشە هەرە ئەساسی و بنچینەیەکەی هۆشتر لە کیشوەری ئاسیا و ئەفریقادا. تەمان هۆشتریش زۆرا زۆری هەیە بەڵام ئەمە بە شێوەی گشتی دەڵێن هۆشتر. سوودان و سۆماڵ کایە تەرکیز باش لەسەر ئەوەی بکەن. دوو هەرێمی سەرەکین
دوو هەرێمی سەرەکین لە بەخێوکردنی حوشتر سوودان و سۆماڵ هەردووچیان دەکەونە کیشوەری هەردوو وڵات دەکەونە کیشوەری ئەفریقیاوە. باشە لە دوای ئەوانیش هندستان دێتن وە چین دی ئەوانەش دەکەونە کیشوەری ئاسیا ئەوەیان ئەفریقیا. لۆیە دەڕێن لە کیشوەری ئاسیا و ئەفریقادا هەیە. باشە پشت بەستن بە بەکارهێنانی ئامێر لە ئیش و کارەکانی کشت و کاڵ بە تایبەتی وای کردووە کە ژمارەیان بەرەو کەمبوونەوە بچیتن ژمارەی ئاژەڵەکانی کارکردن بە تایبەتی لە چێ لە ناوچەی کشت و کاڵی بازرگانی چونکە ئێمە دەزانین ئەو ئامێر و مەچینان نوێیانەی کە تەکنەلۆجیای نوێ و ئەو ئامێرە تازانەی کە بەکار دێتن یارمەتی دەرێکی باش و خێراییەکی زۆر و کاتێکی زۆر دەگەڕیتەوە ئەوانە بۆیە کەمتر پشت بە ئاژەڵ دەبەسێتن بۆیە ژمارەیان وردە وردە لەو ناوچانێک کە شێوازی کشت و کاڵی بازرگانی پەیڕەو دەکەن بەرەو لە ناوچوون و نەمان دەڕوا بە تایبەتی دوو نمونەی دوو وڵاتماندایە ئەویشیان ئوستورالیا و نیوزلەندا دێتن. ئوستورالیا و نیوزلەندا. طبعا بەو جۆرە کۆتاییمان هینا بە بەشی چوارەم ببورن بەشی سێیەم کە سامانی ئاژەڵ بوو بۆیە هیوادارین لە دەرسانی داهاتوو ئەگەر خوا تەمەنیدا و بەردەوام بووین بەشەکانی دیکەش وردە وردە دێنە سەری باسی دەکەین هەوڵ دەدەین کە بڕوونکردنەوەکی بەو شێوەی تێر و تەسەل و یان ئەو پرسیارانەی کە ئەگەری ئەوەی هەیەکە ئەو بابەتانەی کە ئەگەری پرسیار لێ هاتنەوەی هەیە ئەوانە بە ڕەنگێکی دیاریکرا و یان چۆنیەتی هاتنەوەی پرسیارەکە دیاری بکەین. بۆیە پشت بەخوای گەورە وەکو گوتمان لە داهاتوو ئەگەر بتوانین بەردەوام بین ئینشاڵڵا لە کاتی تردا دووبارە بەیەک دەگەینەوە تا ئەو کاتە بەخوای گەورەتان دەسپێرین خواتان لەگەڵ بیتن.